بەناوی خی گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان. ئەو وادەی عەبادی دیاری کردبوو بۆ پارت و کتلە سیاسیەکان تاوکو و کاندیدەکان تەکنۆکڕاتەکان پێشکەش بن سپەی کۆتایی دێت. حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق لە کۆبوونەوەی کۆتایی مانگی ڕابردوو پەرلەمانی عێراق مۆڵەتیدا ڕۆژی بۆ لایەنەکانی عێراق دیاری کرد تا و کاندید تەکنۆکڕاتەکان پێشکەش بکەن بۆ وەزارەتەکان. سپەش ئەو وادەیە کۆتایی دێت. کۆتاییاتنی ئەو وادەیە لە کاتێکدا تاکو ئێستا لایەنە کوردیەکان کاندیدی خۆیان ئامادە نەکردووە. بە میوانداریەک لە بەڕێزان سعیدی ئەحمەد پیرە ئەندای مەکتەبی سیاسی کێتی نیشتیمانی کوردستان و هەروە ئەحمەدی حاجی ڕەشید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ لە پەرلەمانی عێراق تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک لەسەر لاوازبوونی پێگەی کورد لە بەغداد دەبین، دواتر لەگەڵ میوانەکانم دێینەوەلاتان. دوای ڕووخانی ڕژێمی باس و هاتنەکەی زۆرێکی نوێ لە فەرمانڕەوایەتیکردن باوکاری ئەمریکا و هاوپەیمانەکانی بوارێکی نوێ لە بەردەم لایەنەکانی عێراقدا کرایەوە بۆ ئەوەی سیستەمی فەرمانڕەوایی لە عێراقدا بە جۆرێکی نوێ دابڕێژنەوە کە لە بەرژەوەندی هەموو پێکهاتەکان بێت و جیاوازی پێکهاتەیی لە عێراقدا ڕەچاو بکرێت. لە یەکەم هەنگاودا ئەمریکا کە و کات دەسەڵاتی تەواوی لە بەردەستدا بۆ ئەنجومەنی فەرمانڕەوایی پێکهێنا لەسەر بنەمای سێ پێکهاتەی سەرەکی شیعە سوننە کورد بە جۆرێک لە 25 ئەندامی ئەنجومەنی فەرمانڕەوایی 13 شیعە بوون و سوننە 5 و هەروەها کورد 5 و 2 کورسیش بۆ مەسیحی و تورکمانەکان بوو. لێرەدا دەبینین شیعە توانی زۆرینەی ڕەهای 50 زائیدیەکی ئەنجومەنەکە بەدەست بهێنێت. ئەمە بۆ شیعە سەرەتای قۆناغێکی نوێ بوو کە بتوانێت بنچینەیەکی بەهێز بەدەست بهێنێت بۆ قۆناغەکانی داتووی فەرمانڕەواییکردن لە عێراقدا و بۆ ئەمەش ئەمریکا هاوکاریەکی باشی ئەوان بوو. یەکەم حکومەتی دوای دەستور کە لە ساڵی 2006 دامەزرا 6 مانگ دانوستانی لایەنەکانی ویست بۆ ئەوەی بگەنە ئیتفاقێک بۆ چۆنیەتی پێکهێنانی ئەو حکومەتە لە 40 پۆستی وەزاری پێکات و بەم شێوەی خوارەوە پۆستەکانی دابەشکرا. شیعەکان لە 155 پۆستەکانیان بەرکەوت و سوننەکان لە 125 پۆستەکان و هەروەها کوردیش لە 118 و مەسیحی و تورکمانەکانیش لە 102 پۆستەکانیان بەرکەوت. سەرڕایەوەی لە کۆی پۆستە وەزارەکان شیعەکان توانیان زۆرینەی ڕەها بەدەست بهێنن، هەروەها لە جۆری وەزارەتەکانیش بۆ نمونە سیادیەکان زۆرترین وەزارەتیان بەدەستەوە بوو، وەک نەوت، دارایی، ناوخۆ، ئاسایشی نیشتیمانی، لەگەڵەوەی مالیکی خۆی بە وەکالەت هەندێک پۆستی سیادی بەڕێوە دەبرد. ئەم خۆناغا بەوە تێپەڕی کە نەک شەراکەتی حەقیقی ڕەنگی نەدایەوە لە پرۆسەی سیاسیدا، بەڵکو بوو بەهۆی سەرهەڵدانی جۆرێک لە تاکڕەوی لە بەڕێوەبردن و بڕیاردان کە تەواو پێچەوانەی ئەو تەوافقە بوو کە حکومەتەکەی مالیکی لەسەری پێکات بوو. دوم حکومەتی مالیکی لە 47 پۆستی وەزاری پێکات پشکی شیعە و سوننە و کورد بەم شێوەیە تیایدا ڕەچاو کرابوو. شیعەکان لە 151 پۆستەکان و سوننەکانیش لە 128 پۆستەکان و کوردیش لە 117 پۆستەکان و هەروەها تورکمان و مەسیحەکانیش لە 102 پۆستەکانیان بەرکەوت. شیعە زۆرینەی ڕەهای پۆستە وەزارەکان و پۆستە سیادەکانی بەدەستەوە بوو. سەرڕای ئەوەی خودی مالیکی لە سەرەتاوە تا ماوەی 2 ساڵ 3 وەزارەتی ئەمنی و سەربازی بەدەستەوە بوو کە یەکێکیان لە پشکی سوننە بوو، ئەوانیش بریتی بوون لە ناوخۆ و ئاسایشی نیشتیمانی تا کۆتایی خولی دووەمی خۆی بە وەکالەت بەڕێوەی دەبردن. هەروەها بۆ ماوەی 2 ساڵیش وەزارەتی بەرگری کە لە پشکی سوننە بوو بە وەکالەت ئەویشی لە ژێردەسەڵاتدا بوو. مامەڵەی مالیکی باڕاستەیەک بوو کە هەموو لایەنەکان ناڕازایی تەواویان لە سیاسەتەکانی مالیکی دەربڕی بەڕادەیەک بە دیکتاتۆر ناوزەت کرا لەلایەن ساڵح موتڵەق کە جێگری خۆی بوو تا کارگەیشتەوەی لایەنە سەرەکیەکان هەوڵیاندا متمانە لە مالیکی وەربگرنەوە، بەڵام هەوڵەکانیان سەرکەوتوو نەبوو. مالیکی دژاتی زۆر لانی دەکرد دەستی کرد بە وەلانانی سەرکردە سوننەکان وەکو تارق هاشمی، ڕافع عیساوی و چەند سەرکردەیەکی دیکە. چەندین جاریش کورد ناڕزایی خۆی لە سەر سیاسەتەکانی ئەو قۆناغەی مالیکی دەربڕی و پاشەخشەی بەدوا داهات. پاش ئەوەی مالیکی نەیتوانی متمانەی لایەنەکان بە تایبەت شیعەکان بەدەست بهێنێت بۆ خولی سێمی حکومڕانی لە بەرامبەردا عەبادی توانی ئەم متمانەیە بەدەست بهێنێت. دوای ئەوەی لایەنە شیعەکان ڕازی بوون بەوەی کا دەبێت مالیکی بۆ خولی سێم کاندید نەبێت، عەبادی توانی حکومەتێکی 34 وەزارەتی پێک بهێنێت کە بەم شێوەیە پۆستەکانی دابەشکرد لە سەر بنەمای پێکاتەکانی عێراق. شیعەکان لە 150 پۆستەکانیان برد و هەروەها سوننەکان لە 126 و کوردیش لە 118 و تورکمان و مەسیحەکانیش لە 103 پۆستەکان. بەگشتی دەتوانین بڵین کە شیعە بەردەوام لە دوای 2003 زۆرینەی خۆی لە هەموو پۆستەکاندا مسۆگەر کردووە و بەردەوام لەگەڵ لایەنەکانی تر لە هەوڵیەوەدا بوون شیعە وەک شەریکی ڕاستەقینە مامەڵان لەگەڵدا بکات و بەشدار بن لە دروستکردنی بڕیار و بەڕێوەبردننی حکومڕانیدا.
دووبارە سڵاوتەن لەوێ بینەرانی بەڕێز سوپاس بۆ میوانەکانم. ئەگەر سەرەتا بچین بۆ لای کاک سعدی کە لە هەولێرەوە لەگەڵمانە. کاک سعدی سوپاس بۆ ئامادەبوونێت. دەمەوێت لە سەرەتادا ڕای ئێوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان سەبارەت بە گۆڕانکاریەکانی بەغداد و پرسی پێکهێنانی کابینەی تەکنۆکرات بزانین. بەڵێ کاک سعدی، کاک سعدی گوێت لە دەنگی ئێمەیە؟ کاک سعدی گوێت لە دەنگی ئێمەیە؟ بەڵێ دیارە کاک سعدی دەنگی ئێمەی پێناگات. بەڵێ دیارە بەرنامەکەی ئەمڕۆمان تایبەتە بە پێگەی کورد لە بەغداد. دیارە کۆتایی مانگی ڕابردوو حەیدەر عەبادی سەرۆک وەزیرانی عێراق لە سیویەکی سەی 2016 لە بەردەم پەرلەمانی عێراق ئامادە بوو و کۆمەڵێک کاندیدی پێشکەشی پەرلەمانی عێراق کرد. بەڵێ ئێستا مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید لە بەغدادەوە لەگەڵمان ئامادەیە. مامۆستا سڵاوت لەبێ، سوپاس بۆ بەشداریت. ئەگەر لە سەرەتاوە لەوە دەست پێ بکەین کە وا بڕیارە سپەی پەرلەمانی عێراق کۆبێتەوە کۆتایی بۆ وادەیە دێ کە عەبادی دیاری کرد بوو. ئایا بەرنامەی کاری سپەی پەرلەمانی عێراق چییە؟ بەناوی خۆی سوپاس بۆیەوە، سوپاس بۆ بینەرانتان داچوە. بەخلاقنی بەڕێز کاک سعدیەکەم لە بەرنامەیەدا بتوانین تیش بکەینە سەر لایەنە شاراوەکانی ئەو کۆبنەوەی سبەینی پەرلەمان تا ئەجندامان بەدەست نەگەیشتووە و پێناچێ سبەینە باسی ئەو گۆڕانکاریانەی حکومەت بکرێت. بۆیە ئەمشەو لە ئێستا چەند ساعتێک پێش ئێستا کۆبنەوەی سێ سەرۆکایەتەکە لەگەڵ سەرۆکفراکشنەکان کۆتایی پێهاتووە. لە ڕاستیدا جێگەی نیگەرانی ئێمە بووکەوە هیچ سەرۆکفراکشنێکی کوردی بەشداری نەکردووە لەو کۆبنەوەیە و ئەوەی تەنها لەوێ بووە بەڕێز سەرۆکۆمار، چونکە سەرۆکۆمار تەمسیلی هەموو عێراقیەکانەکە بەڕێزیان ڕاستە کاندیدی کوردن بۆ پۆستی سەرۆکۆمار، بەڵام ناکرێن نوێنەری کورد بن. وی لە ڕاستیدا لە ئێستادا ئەوە بۆتە جێگەی نیگەرانی ئێمە نازانین ئەو ئیتفاقیە یاخود ئەو با ئەو کۆبنەوەی چۆن سازکرا. بەڵێ کەواتە مامۆستا ئەحمەد ئەو وادەی کە عەبادی دیاری کرد بوو کە سپەی سێشەمە کۆتایی پێدێت، یعنی بەیانی عەبادی لە بەردەم پەرلەمانی عێراق نابێت، هۆکاری چیە کە وادەکە درێژ کراوەتەوە؟ لە ئاخر کۆبنەوەکە لەگەڵ سەرۆکی پەرلەمان ئەنجاماندا باس لەوە کرا کە وادەکە درێژکرێتەوە، بەڵام لە ڕاستیدا درێژکردنەوەی وادەکە کاتی نەهاتوو. بۆیە هەر ئەو کاتە تەوقع ئەومان کرد لەو فترە زەمەنیەکە دانراوەتە ڕۆژ ناگەڕێنە نەتیجەیەکەوە بەرهەمی هەبێ. بۆیە کۆبنەوەی ئەو بووە کە کۆبنەوەکە 12 خاڵیان واژوو کردووە. لەو 12 خاڵە کەوا بڕیاردراوە بە پێی پلانێک چاکسازیەکان بە تەدریجی جێبەجێ بکەن. کۆبنەوەی سبەینێ بە تاکید دکتۆر عەبادی نایەتە پەرلەمانەوە. زۆر باشە. سەبارەت بەوەی کە ئەو وادەی کە عەبادی دیاری کرد بوو تاکو ئێستا لایەنە کوردیەکان مەسەلەی پێشکەشکردنی کاندید بۆ عەبادی، تاکو ئێستا لایەنە کوردیەکان سوورن لە سەرمانەوەی وەزیرەکانیان یاخود کاندیدیان ئامادەیە. ئەوە بێت لە هێزە سیاسیەکان بپرس، چونکە ئێمە ئەو ئیتفاقی کە کردومان لە پەرلەمانەوە بڕیاری لە پەرلەمان دراوە کە سەرجەم وەزیرە پێشوەکان لا ئەچن و وەزیری تازە کاندید دەکرێت. ئیتفاقەکە بەو شێوەیە هێزە سیاسیەکان کاندید پێشکەشەکەن، بەڵام بەو معیارێکەوە بەڕێز حەیدەر عەبادی دیاریەکە، چونکە ئەو مەرجێ بۆ کەسێک کە کاری لەگەڵاکە هەبێ میهانیەتی هەبێ لەگەڵ ئەمانەتە. بۆیە ئەو کاندیدانەی کە ئەو تەقدیمی کردن لە ناو پەرلەمانە کە 14 ناو بوون، ئەو باسی لەوە کرد کە ئێوە وەک پەرلەمان ئەتوان هەموو ناوەکان وەرگرن یاخود هەموو ناو تعدیلی تیا بکەن.
بۆیە بە بڕای من لەلایەن هێزە سیاسەکانەوە و ناوانە ڕەت ئەکرێنەوە وەناوی تازە ناوانە بەچڵاکەێت پۆستێک لە کورسانە پێشێنا و پێشکەش بکرێت بەڵێ دوژەڵەبادەی ئازادەوەی کان بەمەرجێ ئەو دوومەرجەی دیابێت تەکنۆکرات بێ واتە مەسلەکی بێ لەو پایە خۆی گەشتوێتە ئەو پایە ئەکادمیەک بێ لەو مەجاڵێکی ئیشی کاکە خاڵ و کەسێکی هەمین بێ واتە پیادەی دەکەم مامۆستا ئەحمەد دواتر دەگەڕین لای بەڕێستان ئەگەر کاک سعدی ئامادە بێت لە گەڵمان کاک سعدی سڵاوت لێبێت ئەگەر گوێبیستی دەنگی ئەمەی دەمەوێت لەوە دەست پێکەم کە ڕای وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر گۆڕانکاریەکانی بەغداد و کابینێ تەکنۆکراتیە. بەڵێ کە هەیەە لە نێوان پەخش و لە نێوان ئەم پەیوەندی لەگەڵ بەڵێ بەڵێ کاک سعدی بەڵێ زۆر باشە کاک سعدی ئەگەر پرسیارەکەم دووبارە دەکەمەوە بۆ جەنابەت کاک سعدی ئەگەر گوێت لە ئێمەیە بەڵێ بەڵێ سوپاس دەکەم دواتە دەگەڕین و لای بەڕێزت مامۆستا ئەحمەد ئەگەر بین و لای بەڕێستان باستان لەوە کرد کە بەیانی عەبادی نایەت بۆ پەرلەمانی عێراق سەبارەت بە مەسەلەی ئەوەی کە سەرجەم تەنها کورد کاندیدەکانی خۆی ئامادە نەکردووە یاخود لایەنەکانی تریش لە عێراق کاندیدەکانی خۆیان ئامادە نەکردووە. هەندێک لە لایەنەکان کاندیدی خۆیان ئامادە کردووە بەڕاستی بەڵام كل بشيء يكون يخدم على عليه قرار وظيفي سياسي بيت بغداد وتوفيق نيو بغداد دراسيا بحكم كتلة الأمة الإسلامية تحويل كتفاوض بين لو بعده هيج ما في نقل وهيج قدرني لو وبدا ولا وادي جيشني ولا كوبن وكاني وبو شعب دايق لراسيا وبدا تأساس جدا كده يعني آية بو حلکردنی کێشەکان لەگەڵ بەغداد یا بۆ مشارەکەی حکوومەتی دکتۆر عەبادی دێت. بەڵێ کەواتە ئێستا وەکو فراکسیۆنە کوردیەکان تا ئێستا ئاگدار نەکراونەتەوە لەوەی کە وەفدی لایەنە سیاسەکان کەی سەدانی بەغداد دەکاوە ئەندامانی شاندەکەی وەفدی هەرێم لە کێ پێک دێت؟ نەخێر ئێمە بزوتنەوەی دیاری کراوە کە سەرپەرشتیا کێ تەخویلیەوەی هەیە تەفاوز بکە بەڵام ئەوەی ڕاستی بێ نازانین لایەنە سیاسەکانی فراکسیۆنەکانیان یا کوتلە پەرلەمانیەکانیان تەخویلەکەن یاخود نەخێر لە هەرێم و بەڕێزان لە مەکتەب سیاسی و سەرکردایەتی بەڵێ کەواتە بە بڕای بەڕێستان ینی کامیان زیاتر زەرورترە لەوەی کە وەفدە سیاسەکە لە هەرێمەوە سەدانی بەغداد بکات بۆ پرسی پێکێنانی کابینەی تەکنۆکرات یاخود لە بەغداد فراکسیۆنەکان ڕابسپێردێن بۆ پرسی پێکێنانی کابینەی تەکنۆکرات. بەبڕۆ لو كسا إلمام في كاملين بسرعتي بقطع العراق ووضع سياسي كلا استدعى أبزريل العراق أجر أو كساتي أو وقت جارية أجر اشتكاني بوجه موضوعي ولا ساسيو تفاوض أو تفاوض كي سكوتو در ناس بويا مفروض أو بتعبتي سروكي فراشوني هم ويا السياسي كان أجر بك لا بشكل كبرنا كان ئامادە بن یا بە شێوەی چاودێر لە کۆبنەوەکان ئامادە بن چونکە دوجار ئەوانن تەنفیزی ئەو بەرنامجە سیاسی ئەوەی اتفاقە سیاسیەکەن بۆیە بە بڕای من پێویستە کوتلە سیاسەکان بەشدار بن ئەگەر لە وەفدەکەشان نەبن و ئەو کەساتیانەی کە لە عێراق کاریان کردووە یاخود معلومات و زانیاریەکی تەواویان هەیە دەربارەی هێزە سیاسی شیعیەکان دەربارەی هێزە سیاسی سونیەکان دەربارەی و ئەجندانەی کە لە گۆڕێ هەنێستا. بەڵێ ئەی سەبارەت بەو وەفدەی کە لە هەینی ڕابردوو سەدانی بەغدادیان کدا هیچ هەمانگیەک کە بوو لە نێوان ئەو وەفدە و ئێوە و نوێنەرانی کورد لە بەغداد یاخود دوجار لە ناوەڕۆکی کۆبوونەوەی وەفدی هەرێم لەگەڵ وەزیری دەرەوەی ئەمریکا و لەگەڵ عەبادی و لەگەڵ لایەنەکانی تری عێراق ئاگادارکرانەوە؟
نا ئاگادار کراوین لە وەفدەکە و نا ئاگامان لە ئەجندای وەفدەکە بووە و نا ئاگامان لەو بڕیار و مناقەشانەیە کە باس کراوە. دیارە وەفدە بانکراوە بۆ سەفارەی ئەمریکی لەوێ چاوپێکەوتنیان لەگەڵ کراوە. ئەوەی کەوا باس کراوە لە دوور لە نزیگەمە وەکو فراکسیۆنە کوردەکان من باس لە خۆمان دەکەم ئاگادار نەکراوێنێتەوە و هیچ بابەتێک لەو بابەتانە ئاشناییمان پێیان نیە. بەڵێ ئەو کاری چیەکەیەوە ئەو خۆت باسە لەوە کرد زیاترەوە مهتەمترن بە عێراق بەڵام پرسان پێ ناکرێت لە نەوەفدانی کە دەنێدرن بۆ بەغداد. ئەو کارەکەی چیەکەیەوە بەردەوام وەفدە کوردستانیەکان ینی فراکسیۆنە کوردستانیەکان لە بەغداد پەراوێز دەخرێن. ئەو پەراوێز خستنە هیچ زیانێکی لە پرسی کورداوە لە عێراقدا؟ بەدڵنیاییەوە زیانی زۆر گەورەی لێداوە. ئەوەی لای من بووەتە مسلەمە و بەڵگەنەوێز کە کورد استراتیجیەتێکی موحەدی نییە کە تا ئێستا کورد بە دوو شێواز بیرەکاتەوە. لەلایەک وا تەسەورەکە کە هەرێمی کوردستان دەوڵەتێکی سەربەخۆی و مامەڵەکانی بەو شێوەیە کردووە. هەندێک تەسەور بۆ دروست بووە کەوا هەرێم دەوڵەتە مەرکەزیەکەیە و بەغدا هەرێمەکە بێت. کارگەیشتوتە ئەوەی کەوا ئەو پەیوەندیانەی کە بۆ ڕۆژ بەرەو ڕۆژ لاوازیان کردو تا کارگەیشتوتەوەی فەکی ارتیباطی مالی بکرێت. ئێستا هیچ پەیوەندیەکی مالی لە نێوان حکوومەتی اتحادی و حکوومەتی هەرێمدا نیە. پەیوەندە سیاسەکان بە واقعەیە ڕۆن کە پەیوەندی سیاسیمان لاواز بووە. ئەوەی کە ماوەتۆ تەنها هەندێک پەرلەمانتار و هەندێک وەزیر کە لە بەغداد دەوامەکەن ئەوانیش ئەو قەزیانیان ئاگا لێ نییە کە لە ناو ساحەکە ڕوەدا. بۆیە بە بڕوان نەبوونی استراتیجیەتێکی موحەد و نەبوونی پلانێکی تۆکمە بۆ ئەوەی نوێنەرانی کورد لە بەغدا چ لە ئەنجومەنی وەزیران بن و چ لە پەرلەمان بن لەلایەن هێزە سیاسیەکانەوە تەطعیم ناکرێن یا زانیاریان پێ نادرێت یاخود استراتیژیان بۆ دیاری ناکرێت. ئەوە ڕێتمی چەند ساڵی پەرلەمانتاران و وەزیرەکانە لە بەغداوە بەو شێوەیە ڕۆیشتووە. بەڵێ سەبارەت بە مەسلەی ئەوەی کە کۆمەڵێک بۆ چوون نێڕای جیاواز دەبیسترێت سەرەوەی کە بەشێک لە نوێنەرانی کورد بازەوە کە کورد ڕازی بۆ وەزیرە کوردەکانی بگۆڕێت بەڵام بازۆکە لە دوایین شاندی سەدانی هەرێم ئەنی دووبارە تاکید لەوە کراوەتەوە کە وەزیرە کوردەکانی ئێستا بمێننەوە. ئێستا چی هەیە ئایا وەزیرەکان دەمێننەوە یاخود دەگۆڕێن؟ بەڕاستی ئەمە تەوەجوو نامەیەکی زۆر ناشایستە ئەدات کە کورد خاوەنی کەسایەتی و تۆکنۆقرات و خەڵکی شارەزا و لێهاتوو نییە. چونکە منطق نییە هەموو هێزە سیاسیە شیعی و سونیەکان ئامادە بن وەزیرەکانی خۆیان بگۆڕن و ئامادەییان دەربڕیوە لە کۆبوونەوەکانە. بەڵام کورد ئامادە نەبێ وەزیرەکانی بگۆڕێ. بەڕاستی ئەمەوە کۆمەڵی ئیسلامی هەرگیز ئامادەی ئەوە نین کەوا دۆزی کوردی بکەین بە قوربانی کەسایەتیەکی سیاسی کە ئەگەر وەزیر نەبێت دنیا کاول نابێت. بۆیە لە ئێستەوە ئێمە وە کۆمەڵی ئیسلامی ئەلانیەوە یەکەین کە هێزە سیاسیەکان هەموو ئامادە بن وەزیرەکانیان بگۆڕێ. ضرورە هێزە کوردیەکان ئامادە بن وەزیرەکانیان بگۆڕێ و داشکرێ قەزیەی نەتەوەیە بترێ بە قوربانی کەسایەتیەک یا شخصێکی معنەوی لە هەر پلەپۆستێکی حیزبیە بێت. بەڵێ یعنی تاکو ئێستا یەکێتی و پارتی لە بەغداد ڕازی نەبوونە کە وەزیرەکانیان بگۆدرێت؟ ئەوەی من لە نزیکەوە لەگەڵ مەکتەب سیاسی کۆمەڵدانیش من لە دوا کۆبوونەوەیان لەگەڵ یەکێتی نیشتیمانیە باسییان لەوە کردووە کە ئەوان هیچ شکالێتێکیان نییە لەسەر گۆڕینی وەزیرەکەیان. بەڵام معلومات و زانیاریم نییە لەسەر پارتی دیموکراتی کوردستان و ئەوەی من ئاگادار بن بزوتنەوەی گۆڕان ئامادەیە وەزیرەکەیان بگۆڕن. بەڵام ماوەتەوە ئەوەی کۆبوونەوەکان بە هەماهەنگی نەکرەوە هەر هێزە سیاسیەکە بە یەکۆ دانەنیشتوین تاوەکو بزانین ئەو گۆڕانکاریە چۆنی بێت. بەڵێ سەبارەت بە ئەو کاندیدە تەکنۆکراتانی کە لە دەروی لایەنە سیاسەکان خۆیان کاندید کردبوو ئایا ئێستا ئەوانە نەماون و عەبادی ڕێکەوتووە لەگەڵ لایەنە کوردیەکان ئەوەی کە کاندیدی نوێ پێشکەش بکەن؟ اتفاقا لەگەڵ عەبادی کراوە هێزە سیاسیەکان کاندید پێشکەشەکەن بەو معیارەی کە بەڕێز عەبادی دیاریەکە. سەبارەت بەو کاندیدانەی بەڕێز دکتۆر عەبادی هەندێکیان لە نایەن لیژنەکانەوە ڕەتکراون کە موەهەلاتیان نییە، هەندێکی دیکەیان خۆیان ئیستیقاڵەیان کردووە، هەندێکی کەمیانەوە کە قەناعەتم وان نییە لە پەرلەمانە مەقبول بن یاخود هێزە سیاسیەکان بە نوێنەری خۆیان قبوڵیان بن ئەگەر چی سەر بەلایەنێکی سیاسیش. بەڵێ کەواتە ئەو کاندید تەکنۆکراتانە چەندیان لەلایەن پەرلەمان و لیژنەکانی پەرلەمانی عێراق دوورخراونەتەوە؟ هاتبێتە لیژنەکەی ئێمە کە وەزیری مالیە بوو چونکە لیژنەکان تەقیبی ئەو شەخسانەیان کردووە
ئەوەی کاتبێتە لیژنەی مالی پێش ئەوەی لیژنەی مالی بڕیاری لەسەردا خۆی سەحبی کردووە، ئەوەی بۆ وەزارەتی نەو دانراوە سەحبی کردووە، بەشێکی زۆریان سەحبیان کردووە و بەشێکیان لەلایەن لیژنەکانم قبول نەکراوە. بەڵێ سەبارەت بەوەی کە تاکە ئێستا ینی ئەوەی کە تۆ بە فەرمی لەبەردەستدا ئەگەر کورد تاکەی کاندیدەکانی پێشکەش نەکا ئەگەر ئەوەیە کە خەڵکی تر دابنرێ، ینی ئەو وادەی کە عەبادی دیاری کردووە تا سپێ یاخود پێ دوایە درێژتر دەکرێتەوە. ضرورە ئەوە بڵێم کە کورد هەمیشە لە وەختی زایع فریای مەسەلەکانیەکەوێت، مەفروض وا بوو کاندید حاضر بواە لە مێژە. ئێمە و کۆمەڵی ئیسلامی 8 کاندیدمان لە بەردەسایە کە زیاد لە 3 هەفتەیە مەکتەبی سیاسی لە ڕێگەی CV و ئەو کاندیدانەی بۆ نردوین، بەڵام پێم سێر هێزە سیاسیەکان تا ئێستا نەیانتوانیوە بڕیار لەسەر ئەوە بدەن و کورد بە شێوەیەکی گشتی تا ئێستا نەیتوانیوە کاندید ئامادەکا بۆ پرۆسەیە. ئەم پرۆسی ئەمڕۆ دوێنێ نییە، ئەوە چەند مانگێکە خەریکی و پرۆسە سیاسی و ئامانزانی گۆڕانکاری ڕووەدا. مەفروض وا بوو کورد وەکو هێزە سیاسیەکان کاندیدی ئامادە بکردایە و کاندیدی بەدیلیشی ئامادە بکردایە، چونکە لە ئێستادا ئەوەی من معلوماتمە بێ شیعان نەک کاندیدی ئامادە کردو بۆ پۆستە وەزاریەکان، کاندیدیشی بۆ ئەگەری لادانی دکتۆر حەیدەر عەبادی ئامادە کردووە و کاندیدی تەسوێشی ئامادە کردووە ئەگەر لە کاتێکا ڕازی نەبوون لەسەر ئەو کاندیدان. ینی لەناو ماڵی شیعەشدا ئەو بۆ چونەیە کە عەبادی ئەویش وەکو سەرۆکوەزیران نەمێنێ؟ یەکێک لاگەرەکانەوەی ئەگەر دکتۆر عەبادی سەرکەوتوو نەبێت لەو چاکسازیەی واتە لە گۆڕانکاری لە کابینەکە، ئەوە احتیمالی دووەم بژاردەی دووەم ئەوەیە کەوا عەبادی خۆشی شمولی ئەو گۆڕانکاریە. بەڵێ ینی ئەوە تەنها داواکاری ناوماڵی شیعەیە یاخود بەشێک لە هێزە کوردیەکانیش داوایان کردووە کە عەبادی متمانەی لێوەربگیرێتەوە. هەندێک لە هێزە سونیەکان و هێزی کوردیشان کە داوای ئەویان کرد. ینی لە ناو هێزە کوردیەکان کێ تێدا ئەوەی تێدانە کە داوایەوەتان کرد وەکو کۆمەڵی ئیسلامی؟ ئێمە ئیتفاقمان هەبووە کە قۆناغی یەکەم بریتی وێ لە چاکسازی گشتگیر بەمانەوەی بەڕێز عەبادی، چونکە لە ئێستادا لادانی سەرۆکی ئەنجومەنی وەزیران عێراق ئەخاتە دەوامەیەکەوە کە ناتوانرێت سەرۆکی ئەنجومەنی وەزیران دابنرێت کە لە کەمتر لە ساڵەکان لە کاتێکە ئێمە ساڵ و نیوێکمان ماوە مودەی ئەو حکوومەتە، بۆیە لە ئێستادا لادانی حەیدەر عەبادی ئەبێتە گرفتێکی گەورە کە وەزعی عێراق بەرەو ناسەقامگیریەکی ئێجگار خراپڕوە. بۆیە لە قۆناغی ئێستادا ئێمە لەگەڵ گۆڕانکاری گشتی داین بەمانەوەی بەڕێز حەیدەر عەبادی. بەڵێ ئەی لە ناولایەنە سیاسەکانی کوردستان ینی کێ لەگەڵەوەدا بوو کە عەبادی سەرۆک وەزیران نەمێنێ وتمانەی لێوەربێتەوە هۆکارەکەشی بۆچی بوو مەسەلەن؟ ئەوە ئەکرێ هێزە سیاسیەکان پرسیاریان لێ بکەی و خۆیان وەڵامی ئەو پرسیارە. ینی هێزی سیاسیە بۆ لە کوردستان و پێشنهادی خستبێتە بەردەمێەوە وەکو فراکسیۆنی کۆمەڵ لە بەغداد؟ لا ناو هێزە کوردستانیەکان بەڵێ مناقەشەی ئەوە کراوە و کە تەقی ئەو بابەتیان کرد. ینی یەکێتی یا پارتی هەردوولایەن داوایان کردووە؟ هێزە سیاسی خۆی ئەتوانێت وەڵامی ئەوە بداتەوە لە ڕێگەی پرسیارکردنی بەڕێز دەتوانێت پرسیار لە بەکات سادی بکەیت. زۆر باشە. سەبارەت بۆی ئەگەر بێت و کورد کاندید پێشکەش دەکات پێشبینی دەکەی کەی عەبادی دووبارە ناوی کاندیدەکانی بێنێتەوە پەرلەمانی عێراق و فراکسیۆنە کوردیەکان ڕێکەوتن بە چ مەرجێک دەنگ بە کابینەکەی عەبادی بدەن؟ لە ڕاستیە کورد لە ئێستا داوەتم لە وەختی زایعە، چونکە مەفروض وا بوو ئێستا کۆبوونەوەی چەند کۆبوونەوەیەکی بکردایە بۆ ئەو بابەتە، چونکە ئێمە ڕاستە لەوانەیە کە دەیتە بابەتە نەتەوەیەکە هەمومان یەک قسەمانەیە یەگەڵ وێسمانەیە، بەڵام کە دەیتە سەر بابەتی ئەوەی ئەو پۆستانی کە وەرەگیرێت چۆن دابەش ئەکرێن ئەوە گرفتووە هێزە سیاسیەکان دروستەکات، چونکە چۆن لاسەنگی هەیە لە نێوان هێزە سیاسیە شیعە و سونە و کوردە بە هەمان شێوە لاسەنگی هەیە لە نێوان هێزە کوردستانیەکانە، بۆیە ئەو لاسەنگیە لە ئیتفاقێکی پێشووتردا کراوە کە ئەبێ ئەو لاسەنگیە بگەڕێتەوە، بۆیە ئەوەش پێویستی بەکاتە بێ بۆەوەی ئێمە هێزە کوردستانیەکان بگاینێ ئەو سیغەیەکەوە کاندیدی کام لایەن پێشنیارەکەی بۆ ئەوەی پۆستە وەزاریەکان وەربگرێت. بەڵێ بەڵام تاکو ئێستا ینی باز لەوە دەکرێت کە تەنها ئەو سێزە گەر سێ وەزارە بەرکوور بدرێتەوە پشتیان پێدەدرێت و کاندیدیان دەبێت ئەی کۆمەڵ و یەکگرتو لە دەرەوەی ئەو پرۆسەیەدان؟ لە کۆبنەوەیمان باز لە ئاشتی بەو شێوەیە نەکراوە و ئەوە جێگەی قبوڵ نییە تاوەکو
ئەو لاسەنگیە نەگەڕێتەوە بۆ هەموو هێزە سیاسیەکان ئەوان ناکرێ ئەو سێ وەزارەتە وەکو پێشوو دابش بکرێنەوە. لاسەنگێکە چییە و لاسەنگێک کە بەرز دەڵیت دەیە بگەڕێتەوە؟ ئەو لاسەنگیە ئێمە پێنج هێزین کە نوێنەرایەتی خەڵکی کوردستانەکەین لە بەغدا. ئەم پێنج هێزە ئیستیحقاقی ئینتیخابیان بەدەستهێناوە. لە ڕێگەی ئەم ئیستیحقاقی ئینتیخابیەوە سەرۆکۆمار، جێگری سەرۆکی پەرلەمان، کۆمەڵێک وەزیر، کۆمەڵێک وەکیل وەزیر، کۆمەڵێک سەفیر، کۆمەڵێک مدەرای عام، کۆمەڵێک پۆستی ئەمنی، کۆمەڵێک هەیئاتی مستەقیلە، ئەمانە لە نێوان لایەنەکانە دابش کراون، بەڵام لایەنێک وەکو کۆمەڵی ئیسلامی کە مەحروم کراوە لە ئەبسەد امتیاز. کۆمەڵی ئیسلامی ئێستا لە حکوومەتی عێراق خاوەنی فەرمانبەرێک نییە لەو پۆستانەی کە گەوتووە. بە هەمان شێوە ئەتوانم بڵێم هێزە سیاسیەکان بەڵێکەوەتە مامۆستا ئەحمەد، بەڵێ ئێوە وەکو هەموویان بۆیە ئەبێ ئەم لاسەنگیە پارسەن بدرێ ئەجینا ناتوانێت بگەینە ئەو تەوافقی کە لەم پێشمە. زۆر باشە. سەبارەت ئێوە وەکو کۆمەڵی ئیسلامی ئەگەر کورد لە کابینەی تەکنۆکرات چەند وەزارەتی پێ بدرێەوە پێی مافی هەڵبژاردن مەسەرەن چ وەزارەتێکتان بەردەکەوێت یاخود وەکیل وەزیرتان بەردەکەوێت؟ ئێمە ئیستیحقاقی ئینتیخابی خۆمانمان لەبەر چاوە و ئامادەین ئەگەر هیچ وەزارەتێک هیچ پۆستێکمان بەرنەکەوێت، بەڵام بە عەدالەت و بە دادپەروەری بەڵێکەوەتە مامۆستا ئەحمەد لایەنەکان ئێوە لە ناوخۆتان لە فراکسیۆنە کوردەکان هێزە سیاسیەکانیش لە کوردستان لەسەرەوە ڕێکەوتون کە پێدانی پۆستەکان بە خاڵبەندی بێ بەوەی کە دادپەروەری پەیڕەو بکرێت و مافی هیچ یەکێک لە پارتە سیاسیەکانی کوردستان نەخورێت؟ بەڵێ، ینی پرسیارەکەمەوە بوو کە ئێوە ڕێکەوتون لەگەڵ هێزە سیاسیەکان یاخود لە بەغداد و لە کوردستان ڕێکەوتون لەسەرەوەی کە ئەو پشکانەی کە بەرکورد دەکەوێت بە شێوەی خاڵبەندی بێت؟ بەڵێ ئێمە ئیتیفاقێک هەیە لە نێوان یەکێتی نیشتیمانی پارتی دیموکراتی کوردستان، یەکگروپی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامی کە ئەو لاسەنگیەی لەوە پێش دروست بووە هاوسەنگ بکرێتەوە و دوای ئەوەی ئەم ئیتفاقە واژوو کراوە لەلایەن مەکتەب سیاسیە و هێزانەوە بزوتنەوەی گۆڕان متفقە لەگەڵ ناوەڕۆکی ئەو ئیتفاقیە و ئەویش قبوڵێتی کە ئەو لاسەنگیەی لەوە پێش بووە، بەڵکو سوودمەند ئەبێ لەو لاسەنگیەی کە لەوە پێشە بۆ، چونکە یەکێکیش لە هێزە مەحرومەکان بزوتنەوەی گۆڕان. بەڵێ، بەڵامی زەمانەتێکەیە بۆ جێبەجێکردنی ئەو دادپەروەری لە دابشکردنی پۆستەکان؟ ئێمە باز لە ئەگەری سیاسیەکەین. ئەگەری سیاسیش هیچ کاتێک زەمانەتی تیان نەبووە، بەڵام و هیچ کاتێش کەس ئێمە پابەند ناکە و هیچ هێزێکی تر پابەند ناکە ئەوەی کەوا هێزەکان هێزە سیاسیەکانی تر داوامان لێکرد کە پابەند بکرێت. زۆر باشە. سەبارەت بە ئەوەی کە پێشتر پرسیاریەوەم لێ کردی، بەڵام سەبارەت بە مەسەلەی کورد بە چ مەرجێگەیەوە وەکو فراکسیۆنە کوردیەکان بەڵێنتان داوە کە متمانە بە کابینەکەی عەبادی بدەن، مەرجەکانی ئێوە چیە؟ خود ئەگەر کورد ناڕازیش بێت، ینی عەبادی دەتوانێت بەبێ کورد لە ناو پەرلەمانی عێراق کابینەکەی متمانە وەربگێت؟ بەناڕزایی بوونی کورد دەتوانن زۆرینەکێک ناتوانن تێبڕێن، بەڵام حکوومەتێکی عەبادی لەوە خاڵی دۆم کە ئێمە مەزبان بۆ عەبادی ئەوە بۆ کەوا باڵام بەڵێ، کەواتە مامۆستا ئەحمەد ئێوە بەڵێ کەواتە ئێوە لایەنە کوردیەکان بەمەرج دەنگ بە کابینەکەی عەبادی دەدەن؟ خليته طبعا في لحظة مثل فوقها وقول والله يا ولدا ولا لا كابينة في عقيق وحيدة لا أصل شهور دار سوى دار تجمع بتوعنا أو أم سوى دار كانت الجولة دار أصل كانت كما البرلمان الجولة دار وهذا الذكر للبرلية صاحب الساعة بوي لما صار دولتي اتحادي كان تلقى صاحب جريء بوليا وهو مرجع ما هو عباري هم مرجع
بەڵێ بەڵێ بەڵام باز لەو دەکرێت لەو وەزارەتانی کە ئێستا بۆ لایەنە کوردەکان دیاری کراوە ئەگەر سێ وەزارەتیش بێت لە کۆی 16 وەزارەت ڕێژەی کورد دەگاتە لە 18 ینی کورد بە لە 18کەش بە سێ وەزارەتیش ڕازی نییە ئێمە ئەوەی باسمان کردووە کە لە سا بیست کەمتر نەبێت لە سا هەردە وەکو باسم کرد ئەو هەردە و لەدا هەردوواتە لە سا تقریبا لە ڕووی نزیکیەوە ئەمان ڕێژەیە کە ئێمە دەوام بەڵێ کەواتە ئەگەر لە 18 بێ ئاساییە بەلای لایەنە کوردیەکانەوە سیاست لەسەر ئەو وردەکاری و پۆینتاژ خوێندنەوە ناکرێت کاکە حەکیمیان سیاست لەسەر مەبادیەکرێت دوایی ئەسڵی مشارەکەی فعلی ئێمە گەرزانیمان مشارەکە فعلیە سێ وەزیر لە 18 بێ کێشە دروست نابێت بۆ بابەت بەڵێ زۆر باشە بەڵام دوایین ئەو وەزارەتانی کە بۆ کورد دیاری کراوەوەی کە ئێستا بە تاواتی بۆ کورد یەکلا بۆتەوە هەر وەزارەتەکانی پێشتری یاخود لە کابینی تەکنۆکرات گۆڕدراوە ببوورە وەڵام پرسیارەکە دووبارەکەیەوە تێنەگەشتم سەبارەت بە مەسلەی وەزارەتەکان کە پێشتر ئێستا کورد لە کابینی پێشتری عەبادیەرێک لە وەزارەتی دارایی وەزارەتی ڕۆشنبیری و وەزارەتی کۆچ و کۆچبەرانی هەبوو یعنی ئایا ئێستا ئەو وەزارەتەنە دراونەتەوە بە کورد یاخود وەزارەتی دیکە بۆ لایەنە کوردەکان دیاری کراون دوو قسەی کردووە قسەیەکیان ئەو وەزارەتانەی پێشوو تەمەنە وەزارەتانە سێ وەزارەتیان هاتووەتە پاڵ وەزارەتی دارایی وەزارەتی تەختیتی هاتووەتە پاڵ دەمجکراون وەزارەتی هیجرا عەمەلی هاتووەتە پاڵ وەزارەتی شەباب ڕیاضەی هاتووەتە پاڵ واتە ئەسڵی سێ وەزارەتەکە بوونەتە 6 وەزارەت ئەو وەزیرێکە بێت وەزیر هەر کام لەم وەزارە بە ئەساڵە وەزیری وەزارەتێکیان و وەکالەش وەزیری وەزارەتەکەی دیکەیە لە کابینە تازەکەی کە خۆی پێشنیاری کردبوو گەڕێتە 16 وەزارەت سێ وەزارەتی جیاواز بەڵێ لەگەڵ وەزارەتی تیجارەیە لەگەڵ وەزارەتی ئسکان و تەحمیلەوەدە 4 وەزارەتن لە ستوونەکە ئەم دوو ستوونە هەردووکیان بژاردن بۆ کورد بەڵام تا ئێستا نەگەیشتوینتە قۆناغی تەفاوز لەبەرەوەی ئەسڵەن وەفدی کورد پێک نەهاتۆ بۆ بابەت بەڵێ زۆر باشە باز لە مەسلەی یەکریزی کورد بکەین لە بەغداد ئێستا دەبینی کورد تا ڕادەیەک یەکریزە لە بەغداد ینی ئەو یەکریزیە بەڵام بۆ لە کوردستان نییە ینی ئەو یەکریزیەی لایەنە کوردیەکان لە بەغداد بۆ چییە؟ ئێمە دوو قەزیە جیاوازە هەرێمی کوردستان و داخوازیەکان لە هەرێمی کوردستان لەگەڵ بەغداد جیاوازە ئێمە لە بەغداد داخوازی نەتەوەییمان هەیە لەسەر داخوازیە نەتەوەیەکان هەمومان کۆکین یەکدەنگین یەکەڵوێستین بەڵام کە لە هەرێمی کوردستان داخوازیەکان سیاسین لەسەر مەبادیئی سیاسی گرفتمان هەیە ئێمە ئەو داخوازیانەی کە لێرەوە بەیەکەوە داوایەکەین لە ڕووی مەبدەئی مشارەکەەوە هەمومان یەکشت باسەکەین لە ڕووی مشارەکەی سیاسی لە ڕووی کێشەی خاک هەمومان یەک قەزیێمان هەیە لە ڕووی بەشداری لە داهاتی عێراق هەمومان یەک قەزیێمان هەیە بەڵام کە لە کوردستان مقارنەکەین کێشەی کوردستان کێشەیەکی جیاوازترە کێشەی نەبوونی سیستەمە کێشەی ناشەفافیەتە ئێمە بەڵێ نەتەوەییمان هەیە لە کوردستان جیاوازە بەڵێ کەواتە ئەو یەکریزەی کە ئێستەیەوە هێتانە لە بەغداد چی لە دۆخی کوردستان دەخوازێت ینی بۆ باشکردنی دۆخی کوردستان هەڵوێستەی کە لە بەغدا هەیە ڕێندانەوەی ئیجابی هەبێت لەسەر کوردستان بۆیە چونکە ئەگەر نەبێمە محامیەکی سەردەوتونین بۆ قەزەی کورد قەزەیەکی عادلە بەڵام کاتێکەوە نێگەرانی هەرێمی کوردستان لە بەغدایە کرد بەڵێ بەڵام ئێمە سەحمە سەبارەت بووی کە ینی کۆمەڵێک ڕای جیاوازیە پێیان ئەو یەکریزیە کە ئێوە هاتانەوە کولایەنە سیاسەکان لە بەرژەوەندی هەردوو پارتی یەکێتی و پارتی یەکێتیدا یەکلا بۆتەوە لە بەغداد ئیدارەی هەیە حکوومەتیان پێداڵێ ئەمە خۆی بە خۆی پرسیارەیەکی ناتەندروستەکەی دێت بە بەرامبەرەکانمان کە بە تەواویمانە ئەو داواتەی کورد کە ئەو پۆرتەوازەیە بەشێکە لێ زیاتر لاواز بێت بۆ زیاتر گرفت بۆ هەرێمی کوردستان بەڵێ زۆر باشە سەبارەت بە ئەوەی کە ئێستا لە عێراقدا گۆڕانکاری دەکرێت ینی دۆخی عێراق بە بەراورد بە دۆخی کوردستان تا چەند پێویستە ئێمە لە هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستانیش پێویستمان بە چاکسازی زیاترە لەوەی عێراق
بەڕێکی عراق ئەوە عراق بەڕێوەبەری دارالقام شێت تاکاتی سیاسی بێت کاشێری داخێت تاکاتی عقلی بێت لە ڕاستیە لە بدایت ئەگەر دەیتێکدا لە 2003ەوە عێراق لە دۆخێکی ئاڵۆزی سیاسی ئاخی لە ممارسەکردنی یەکەم حکوومەت و عێراق وەزعێکی ئاڵۆزی سیاسی هێزە سیاسیەکان ناکۆکیان هەیە لەبین یەکە و جۆرێک لە خۆرەکاری لەلایەن تایفەیەکەوە کراوە و تایفەکانی کە وە گروپەکانی تر وە پێگاتەکانی تر مەحروم کراون ئەمە وای کردووەکەوا جۆرێک لە نەعەدالەتی دروست بێت لەسەر مەسایلی ئەو کێشانەی کامانە با بڵێن ئەو مەسەلەی دووەم کایە چاکسازی لە بواری کارگەڕیە لە سیستەمی عراقیان سیستەمی لامەرکەزی لە ناو دەستورە هاتووە و لە یاسای بستوویەکی پارێزگاڕێک نەخراوەکانە هاتووە کە تا ئێستەمە بەرجەستە نەبووە بۆ کردار و ئەنجومەنی پارێزگاکانی عراق بتوانن ڕۆڵی خۆیان ببینن خاڵی سێهەمیان مەسئلەی ئابووری مەسئلەیەک بۆ تاو کاتەی نرخی نەوت بەرز بۆ عێراق گرفتی ئابووری نەبوو بەڵام لەگەڵ دابەزینی نرخی نەوت لەگەڵ دابەزینی چالاکی ئابووریەکانی هەندێک لەو دەوڵەتە اقتصادیەکان وای کردووە کە ئێستا داهاتەکانی عێراق کەم بووە کە توانای ئیدارەدانی دەوڵەتی نییە بۆیە هەموو کێشەکانی تر زەق بوونەوە لە ئێستادا ئەگەر عێراق چه چاکسازی سیاسی چه چاکسازی کارگێڕی و دارایی و چه چاکسازی ئابووری نەکا عێراق بەرەو لێواری ئینهیارە بە بە هەمان شێوە هەرێمی کوردستان پێویستی بە چاکسازی سیاسی هەیە پێویستی بە چاکسازی ئیداری هەیە و پێویستی بە چاکسازی ئابووری چونکە ئەمانە بنەماکانی حوکەمەی ڕەشیدەن ئەگەر هەر چاکسازیەک بە یەکێک لە سێکتەرەکانە بکرێت چاکسازیەکی سەرکەوتوو نابێ و ئەزمموی زۆرمان لە دنیا هەیە کە هەندێک لە وڵاتان چاکسازیان لە بواری سیاسیا کردووە لە بواری ئابووریا شکستیان هێناوە نەخێ لە بواری ئابووریا کردیانە لە بواری سیاسیا شکستیانە ئەم چاکسازیانە بە یەکۆ گرێدراون بۆیە هەرێمی کوردستان پێویستە لە ئێستاوە کە چەند مانگێک کە بەڵێنەوەیان داوە چاکسازی بکەن و هیچ دیار نییە بۆیە بەڵێ زۆر باشە شێوی عراق چاکسازینەکە ئەوە دوان ڕۆژی هەرێم دوان ڕۆژێکی پرشنگدار نابێ و ئایندەی هەرێم ئایندەیەکی گەشت نابێ بۆیە ضرورە سیاسەتمەدارانی هەرێم زۆر لەم ریسالەیە تێبگەن کە عێراق بۆ فریای خۆی کوردستان بێ دەنگە لەم چاکسازیان بەڵێ زۆر باشە ئەگەر بێت و چاکسازی لە بەغداد بەردەوام بێ گۆڕانکاری و چاکسازی گۆڕینی کابینەکان و وەزیرەکان ڕنگدانەوەی هەیە بە بڕای بەڕست لەسەر دۆخی هەرێم بەڵێ سەبار بووی کە بەڕێزت باست لەوە کرد کە عێراق ئەگەر چاکسازی نەکات لە لێواری کەوتندایە ئەگەر لە عێراقدا چاکسازی بکرێ و کابینەکان بگۆڕدرێن و وەزیرەکان بگۆڕدرێن یعنی ئەو چاکسازی لە بەغداد دەکرێت ینی چ کاریگەرێکی لە سەرەرێمی کوردستان ئەمە بەتەکید مووقفی محراج بێت لە بەرامبەر مجتەمەعی دەولی و ئەو هاوکاری و هەمانگیانەی کە لەوە پێشکراوین و ئەو سەنەدە سیاسی کە پشتگیریمان لێکراوە ئەمانە هەمویان لاوازە بن و لە ئێستادا ئەگەر ملاحەزەی ئەوە بکەی جاران جۆن کێری لێرێکرد ئەم جاران لە بەغداد دانیشتووە وەفدی هەرێم هاتوون بۆ لای و ئەو دەعمە عەسکەری و سیاسی کە لەوە پێشکراوە بە شێوەیەک لە شێوەکان لاواز بووە بۆیە ئەمە ڕنگدانەوەی خراپی هەبێت لەسەر دوان ڕۆژی هەرێمی زۆر باشە ینی بە دوا پرسیار بێ لەسەرەوەی کە بە پێشوازیکردنی وەزیری دەرەوەی ئەمریکا لە وەفدە کوردیەکان لە بەغداد پەیامێکی سیاسیە کە نهات بۆ هەولێر ئەو پەیامە سیاسی چی بە هێزە سیاسەکانی کوردستان دەڵێت بڕای من فعلەنەوە پەیامێکی سیاسی بوو بۆ ئەوەی هەرێمی کوردستان فریای خۆی بکەوێ ئەو مەرج و شەرتانەی کە هەیەی لەسەر ئەمریکا یاخود لەسەر عێراق ناکرێت هەرێمێک مەرج لەسەر هەمووان دابنێ بۆیە پێویستە هاوتەریب لەگەڵ عێراقیەکان ڕازی بێ لەسەر چاکسازیەکان و چاکسازی فعلی بکە و خۆی ئامادە چاکسازی لە هەرێمی کوردستان بکە. من لەسەر پەیامی سیاسی ینی پێشوازیکردنی وەزیری بەرگری وەزیری دەرەوەی ئەمریکا لە وەفدی هەرێم لە بەغداد بوونە سەردانی هەولێر بکە چ شتێکی پەیامێکی سیاسی تێدا بۆ هێزە سیاسەکان ئەو پەیامەی تایە کە عێراق ئەمریکا مامەڵە لەگەڵ عێراقاکە بە شێوەیەکی فەرمی چونکە پەیامەکەی جۆن بایدن زۆر واضح بوو کە باز لە هاوکاریەکانەکە ئاڵێ هاوکاری عێراق و هەرێمی کوردستانەکەم
کە باسی هاوکاریەکە باز لەوەکە تەوسیانداوە بە سندوقی نەقدی دەولی و دۆنەرەکان کە قەرز بەڵێ عراق بەڵێ بەڵێ بەڕێز مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی زۆر سپاس بۆ بەڕێستان کە لە بەغدادەوە لەگەڵمان هەروەها برێر بوو کاک سعدی پیران دای مەکتەبی سیاسیی نیشتیمانی کوردستان لەگەڵ بەڵام بەداخەوە بۆی خراپی هێڵەکانی ئینتەرنێت دەمانتوانی میوانداری بەڕێزیان بکەین. سوپاس بۆ ئێوەش بینەرانی بەڕێز و خۆشەویست تا سبەی شەو خواتان لەگەڵ.